زۆر سوپاسی بەرنامەی بەخشینەکەین کە هاوکارمان بووە لە کاتی خۆیان هەمومان جێ موچەمان ئەداتێ و سوپاسیانەکەن بۆ ئەو کارمەندانەش لێرە کە هاوکارمانن. هەر زۆر گرینگە بۆ ئێمە ژیانی ڕۆژانەمانی پێدابینەکەین چونکە لەم کاتەیە قەیرانە حاڵی خەڵک زۆر خراپە. باستانەکەین بە قوربان دەستخۆشیتان لێکن ماڵتان ئاوا بێ کەم چەندتان بۆمان بڕێتەوە ماڵتان ئاوا بێت چاوتان لێمانە لە هەتیوەکان خوا خێتان بنووسێ خوا پاداشتان بداتەوە ماڵتان ئاوا بێ بە قوربان. بەرنامەی بەخشین ئێمە وەکو نووسنگەی تەکیاڵچین بە دابشکردنی موچەی 35 ماڵی هەتی و کە هەموو مانگە ئێمە توانیمانە لە کاتی خۆیان موچیان بدەینێ. دیارە پرۆژەی بەخشین پرۆژەی زۆرە لە کوردستانەکە ئەنجامی داوە لە پرۆژەی خانووکردن لە پرۆژەی یارمەتیدانی نەخۆش لە پرۆژەی پێدانی خواردەمەنی کە لەم ڕۆژانی پێشودا ئێمە سەبەتی خۆراکمان دابش کرد بەسەراندا. بەڵام یەکێ لەو پرۆژانی کە درێژخایانە ئێمە توانیمانە سوپاس بۆ خوا هەموو مانگی لە کاتی خۆیان هەڵبسین بە دابشکردنی موچەی 35 ماڵە هەتی و کە هەموو مانگی ئێمە لە کاتی خۆیان ئەندێنە بە تایبەتی لەم قەیرانیدارەیدا کە خەڵک تووشی قەیرانیداری بووێتەوە موچە لە کاتی خۆیان نادرێت بەڵام ئێمە توانیمانە سوپاس بۆ خوا هەموو مانگی لە کاتی خۆیان بیدێنێ.